بەناوی خوای گەورە و مێهرەبان سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست عێراق لە بەردەم دوو پێشاتی گرنگدایە ئەوش مەسەلەی ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختە و شانەوەی سەدر هەروەها مەسەلەی سەدانەکەی مستەفا کازمی بۆ ئەمریکا وا بڕیارە دوای جەژن مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق سەردانی ئەمریکا بکات و 26 مانگ لەگەڵ جۆ بایدن سەرۆکی ئەمریکا پرسی کشانەوەی هێزەکانی ئەمریکا و ڕێکەوتنی استراتیژی عێراق و ئەمریکا تاوتوێ بکرێت. ئەم سەردانەی کازمی بۆ ئەمریکا ئەو کاتە لەگەڵ سەردانی هەفتەی ڕابردووی برێت مەگۆرک ڕێکخەری ئەنجومەنی ئاسایشی ئەمریکا بۆ کاروباری خۆرەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا کە تێیدا بە پرسانی عێراقی ڕاگەیاند بوو خۆیان بۆ شانەوەی هێزەکانی ئەمریکا ئامادە بکەن. لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر مەسەلەی هەڵبژاردننی پێشوەختار و کشانەوەی سەدر و مەسەلەی کشانەوەی هێزەکانی ئەمریکا و کاریگەریەکانی لەسەر دۆخی عێراق دەکەین لەگەڵمان. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە لە هەولێرەوە میوانداری بەڕێز دکتۆر مەحموود عوسمان سیاسەتمەدارمان کردووە. کاک دکتۆر زۆر سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەگەر سەرتا بەر لەوەی کە بچینە سەر مەسەلەی هەڵبژاردننی پێشوەختە دەمەوێت سەرنجی بەڕێز بزانم لەبارەی سەردانەکەی مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق کەوا بڕیارە 26 مانگە لە کۆشکی سپی لەگەڵ جۆ بایدن کۆبێتەوە پرسی ڕێکەوتنی استراتیژی و مەسەلەی کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراق تاوتوێ بکەن. پێشێکی سڵاو لە ئێوە و لە هەموو بینەرانتان. چوونی مستەفا کازمی بۆ ئەمریکا وەک جاری پێشووە بێیان شتێک تازە نابێ بەڕێی من کە موشکیلەی مستەفا کازمی ئەوەیە ئێرانیەکان و میلیشیاکانیان شتێکی لێداواکەن و ئیلحاحی لەسەرەکان لە عینی وەختیشە ئەمریکا شتێکی تری هەیە وێ لەو بەینا بەڵانسە ڕاگرێ بەس نەشی توانیوە بەڵانسەی تەواو ڕاگرێ. ئەوەی من بزانم ئەمریکیەکان نیازی ئەوەیان نییە کە ئێستا وعد بدەن کەی ئەکشێنە و چۆن ئەکشێنەوە بە شێوەیەک لەبەرەوە ئەویش وەکو ئەڵێت ئەچێ بۆ ئەوەی اتفاقیان لەسەر بکە لەسەر جەدوەلی خشتەیەک بۆ کشانەوەیان. لەبەرەوە بەلای منەوە ئاسان نابێ بتوانن ئەو ئیشە جێبەجێ بکەن. گۆڕانکاریەکی گەورە ڕوو نادا بە قەنەعەتی من و دەبێ مستەفا کازمی بە ڕوونی و بە ئاشکرا کە گەڕایەوە چی ئەمریکا چی وتووە نەقڵی بکە یعنی و لە عینی وەختیشە بزانێت چی ئەکرێ و چی ناکرێ بەو شێوەیە نەک مەسەن لەوێ بچێ قسەیە بکە و لە باشە بێتەوە لێرە لا میلیشیات و لە ئێرانەکە قسەی تر بکە چۆ بەو شێوەیە وەزعی باش نابێ و حسابی زۆریش بۆ قسەکانی ناکرێیانی. باڵێ باشە کاک دکتۆر بەس ئەمە پێشهاتێکی نوێ کە پێشتر لە سەردەمی دۆناڵد ترامپ ئامادە نەبوو پێشوازی لەیت سەرۆکوەزیرێکی عێراق بکات لە سەردەمی خۆیدا و ئێستا جۆ بایدن لە کۆشکی سپی پێشوازی لە مستەفا کازمی دەکات. ئەمە دەستکەوتە بۆ کازمی یاخود پێشتر بۆ هیچ سەرۆکوەزیرانێک لە کۆشکی سپی لە پێشوازی لێ نەکرا؟ نا پێشیش پێشوازی ئەکرا تەبعاً ترامپ یا ئەوانی تریش هەمووی وەگەرچی ترامپ ئیشەکانی زۆر پێک نەبوو بەڵام ئەوە تەبیعیە پێشوازیکردن شتێکی معلومە چونکە عێراق لەگەڵ ئەمریکا ئیلتیزاماتی هەیە و بایدنیش تەبعاً دەیە بزانێ وەزعی عێراق چییە و چۆنە و چی بکە بەرامبەر عێراق چونکە بایدنیش لەبەردەمی چەند احتیمالێکی ترە بۆ نمونە لەلایەکەوە لەگەڵ ئێران خەریکی گفتوگۆیە بۆی بگەڕێنەوە بۆ ڕێکەوتنی 2015 زمانی ئۆباما کە خۆشی ئەوەختە جێگەی سەرۆک بوو و لە عینی وەختیشە ئێران بەهۆی میلیشیاکانەوە لێدانەدا لە ئەمریکیەکان لە عێراق و ئەمریکیەکان وەکو پێویستە وەڵامی ئەو شتانە نادەنەوە تا ئێستا. لەبەرەوە دەبێ لایەنی ئەمریکیش گەیشت بێتە بیرۆڕایەک دەربارەی عێراق چونکە بایدن ئەوە تەقریبی
6 مانگە ئیژەکە خۆ تازە نییە و درەنگ ئەم پێشوازەی دروست کردووە دیارە هەڵسەنگانیەکیان هەبووە بزانن چییە بێ ڕێکەوتنەکان لە ڤێننا ئەبن لەگەڵ ئێرانیان نابن بۆ ئەوەی لەگەڵ مستەفا کازمی باسی بکە پێشچاوی بەرچاوی ڕوون بێ کە مستەفا کازمیە بینی و قسەی لەگەڵەکە لەبەرەوە ئەو مهم ئەوەیە ئەو بینیانە هەر هەبووە لەگەڵ ئەمریکا بەڵام مهمە ئایا ئەنجامەکەی چۆنە بێ و ئەوەیە مهم کە عێراق نەکەوێتە ئەو ملمەلانی بینی ئەمریکا و ئێران زەرر زۆرەکە و حتا ئەگەر ئەمریکا و ئێرانیش ڕێ بکەون ممکنە وەختە ئەمریکا مانعی نەبێ ئێران دەسەڵاتی لە عێراق زیاتر بێ وەختە عێراق ئەو وەختەش زێرەکە عێراق لە وەزعێکی ناخۆشایە وەلایەنە عێراقیەکان دەبێ یەکگرتوو بن بۆی بتوانن بەرەنگاری ئەوم پێشاتانە بکەن. بەسەبارەت بە ئیدارەی بایدن کاک دکتۆر هیچ استراتیجێکی جیاوازتری هەیە لە ئیدارەی بڵێن ترامپ جیاوازەکەی چیە تێڕوانینی بایدن بۆ عێراق لەگەڵ ترامپ؟ جیاوازەکەی ئەوەیە بایدن ئەوێ لەگە ئێران ڕێ بکەوێ ئەو ئیتیفاقی کۆنی ئەتۆمی لە بینیان زیندوو بکەنەوە تەڵەن ترامپ درژی ئەوە بوو و ئەو کشابەوە لەو ڕێکەوتنە و لە عینی وەختیشا بایدن وەکو خۆی ئەڵێ ئەلانیەکە ئەڵێ ئێمە نامانەوێ هێزمان لە دنیای دەرەوە هەبێ لە وڵاتانی کە شەڕ و شۆڕی تایە بەڵکو ئەمانەوێت کێشەکانمان بە شێوەی دیپلۆماسی و ئەوانە چارەسەر بکەین و لە عینی وەختیشا تەبعاً بایدن هیچ شتێ ناکا بێ ئەوەی لەگەڵ ئەوروپیەکان و ئەو هاوپەیمانەکانی خۆیان گفتوگۆ بکەم بزان لە سووریا چی بکەن لە عێراق لەلایەنی کە چی بکەن لەگە ئێران چۆن ڕەفتار بکەن ئەمە هەمووی هەیە لەبەرەوە جیاوازی هەیە لە نێوانیان و بێگومان بایدن زیاتر تەرکیزەکە لەسەر وەزعی ناوەش وەزعی ئابووری ناوە مەسەلەی کۆڕۆنا ئەو شتانەی کە ناو خودی ئەمریکا هەیە تەبعاً لەو بارەیەوە و بە قەناعەتی من لای بایدن بەڕاستی و حتا لای ترامپیش عێراق ئەوە هەمیەتەی کۆنی نەماوە بەڕاستی چونکە عێراقیش ئەوە 18 ساڵە عێراقیەکان حکومەکەن نەیانتوانی وە کێشەی خۆیان چارەسەر بکەن ڕۆژ بە ڕۆژ وەزعیان خراپترە بێ گەندەڵی زۆرە میلیشیات زۆرە چەکی بەرەڵا هەیە و خزمەت گوزاری نییە وەکو ئەیبینن وردە ڕۆژ بە ڕۆژ بەرەو دواوە ڕۆژوو نەیانتوانیوە چارەیە لە وەزعی وڵاتەکەی خۆیان بکەن و چاکسازیە بکەن لەبەرەوە ئەوانیش وڵاتانی دەرەوە کە ئەوە ئەبینن بەو دەرەجێ خۆیان مەشغوڵ ناکەن بە عێراقەوە چونکە بووە بە قورساییە لە سەریان و ڕۆژ بە ڕۆژ وەزعی عێراقیش کێشەی زیاتر تێکەوێت. بەڵێ بەس کاک دکتۆر وەکو ئەوەی کە زانراوە لە چوارچێوەی وەفدی سەردانی وەفدی مستەفا کازمی وەفدی هەرێمیش یاوەری دەکەن لە چوارچێوی شاندی عێراق سکرتێری ئەنجومەنی وەزیرانی هەرێم ئەوە سەرۆکی دیوانی سەرۆکایەتی هەرێم پێ دوای شتێکی بۆ کورتێدایە و سەردانی یاخود پێشتر باز دەوە کە کاتنی بایدن لە دۆخی کوردە گۆڕێ دۆستی کوردە هاتووە بۆ هەرێمی کوردستان لە پەرلەمان وتاری هەبووە بایدن هیچی پێیە بۆ کورد و چوونی وەفدەکەش شتێکی باش لە چوارچێوەی وەفدی عێراق وەفدەکە بێگومان خۆی وەزیری دەرەوە کوردایتر ئەگەر کوردی تر بچن یان نەچن هیچ مهم نییە بە قەناعەتی من وەزیری دەرەوە خۆی کوردەوە ئەیبینی و لێ بەشدارە بێ و ئەوە لە لایەکەوە لایەکی ترەوە من بڕوا ناکەم نە بایدن نە هیچ حکوومەتێکی ئەمریکا هیچی بۆ کورد پێ بێ هیچی سیاسی مەبەستم بۆ کورد وەکو میلەتێ کە مافی هەیە چارەنووسی ئەوەی هەیە نەک مەسەلەی ئەوەی کۆمەکە پێ بکە دژی داعش یا یارمەتی ئەم هێزە بکایە ئەو هێزە مەبەستم شتی سیاسیە شتێکی تازە نیەوەیەوە دیتان ئەوەنی من زانی بووم بە تەما بوون لێرە بەڵام وا دەرنەچوو مەکۆرگ نەهات بۆ هەرێمی کوردستان نەهات هێزەکان لە هەرێمی کوردستان بینیە سەرکردەکان بەش لە بەغا مایەوە و ڕۆی یعنی هەمێتی نەدا بە هەرێمی کوردستان وەکو پێویستە ماڵێم خۆی زۆر چاک هەرێمی کوردستان ئەناسێ و لێپرزاوەکە ئەناسێ لەبەرەوە بڕوا ناکەم بایدن هیچی بێبێ
کە کاتی خۆی کە بانگەشەی هەڵبژاردننی هەبوو هەندێک قسەی دژی ئەردوگان و تورکیا کرد دڵمان خۆش بووتمان بەڵکو بێت تۆزێ لە غاوی ئەردوگان بکا و ئەردوگان ئەو شەرخوازی و پەلاماردانی کورد لەمدی و لەودی و سنوور کەم بکاتەوە بەڵام بەعکسەوە بایدن کە هات ئەو ئیجازەی دایە کە ئەو شەڕە بکاکە 3 مانگە بەردەوامە و بەوت لەو تەلەفونەی کە کردیان لەگەڵ یەک شەوی پێش شەڕەکە بایدن وتبووی من ناچارم اعتراف بکەم بە ئەوەی کۆمەڵکوژی ئەرمەنی چونکە کۆنگرێس و هەموو لایەنێکە واڵێ ئیتر تۆش ئەویش وتوی باشە منیش ئەوم هەیەوتوی تۆش لەگەڵ کوردەکان چیت هەیە بڕۆ بیکە مخەوەلی یعنی گڵۆپی سەوزی بۆ هەڵکردووە لەبەرەوە نابێ کورد من ئەوەنەی تا ئێستا دیومانە هیچ ئومێدێکی بە ئەمریکا هەبێ هیچ پشت بە ئەمریکا ببەستێ پەیوەندیت هەیە بەڵام پشتبەستن جیاوازە لە پەیوەندی وە تەجروبەی کۆنی ئێمە لەگەڵ ئەمریکا لەگەڵ چەندین سەرۆکایەتی کە گۆڕراون تا ئێستا هیچی تەجروبەیەکی وان نییە کە هانمان بدا پشتیان پێ بەستین و بتوانین ومێدمان هەبێ کە لە دوا ڕۆژە لەگەڵمان بن. باشە بە زۆکەوەی کە بەرز وتت نهاتنی مەگۆرک بۆ هەرێم کە لەگەڵ سەرۆک کۆمار لە بەغداد کۆبەوە لەگەڵ سەرۆک وەزیران کە برێت مەگۆرک ڕێخەری ئەنجومەنی یاسایی ئەمریکا بۆ کارباری وڵاتی ناوەڕاست ناتە ناو لێرنە سلێمانی هیچ پەیامێکی تێدا بوو بە بۆچوونی بەڕێزت؟ بەڵێ بێ ئەهەمێتی یعنی ئەهەمێتی پێنادەن ئەجینا بۆ نێت زۆر مەسئولی ئەمریکی تا ئێستا هاتنە هەرێم ئەو نەهات لەبەرەوە بەڕێی من نەهاتنەکەی دەریەخا کە هەرێمیان لا مهم نییە یعنی ئەهەمێتیان بە هەرێم نەدا بەڕاستی دەبوو بێ بەلایەوە ئەو لێپرساوانە بینێ ڕێی ئەوانی ژوەگێ لەسەر وەزعەکە بەڵام نەهات بەهەرحاڵ ئەوەش لە ڕووی سیاسیەوە حسابێکی بۆ کرێ کە حسابێکی گەورە بۆ هەرێم ناکەن و دائیمە بە هەرێم ئەڵێن ئێوە لەگەڵ بەغان لە بەشێکن لە عێراق کێشەکانتان لە بەغا چارەسەرە بێ و دەستوری عێراق زەمانەتە بۆ ئێوە دەستوری عێراق گەرانتیە بۆ ئێوە بەڵام ئەو دەستورەش جێبەجێ نەبووە و هەوڵیشیان نەداوە ئەمریکا بێنە بینەوە بۆی دەستورەکە جێبەجێ بێ لەبەرەوە من قەناعەت وایە بەڵێ ئەهەمێتی هەیە و دەلیلیش هەیە و دەریەخاکەوە سیاسەتی بایدن ئەوەیە کە زۆر خۆی بە عێراقەوە مەشغوڵ نەکا و نەکەوێتە ناو وردەکاریەکانی ناو عێراق. باشە ئەوەی کە بەرەز وتت سەبارەت بە پشتبەستنی ئەمریکا بە کورد یاخود وڵاتانی زلهێز ئەو ئەزمونەی کە بەڕێزت بینیت ئەزمونێکی تاڵ بوو بە تایبەتی کە بەڕێزت دەمێکە خەبات دەکەنەوە لە گفتوگۆکانی 1975 و پێشتری شەرخۆتان ئاگادار بوون ئەزمونێکی تاڵمان هەیە لەبارەیەوەی کە ئێمە پشت بە ئەمریکا و یاخود هەر وڵاتانی زلهێز وە تا وڵاتانی دەوروبەریش ببەستین تووشی چیمان بەسەر هات؟ بەڵێ من ئەزمونم زۆرە لەو بارەوە خۆم شخصی لە ناو ئیشەکان بووم لە شەستەکانەوە من هاتوچۆی ئەمریکام کردووە پەیوەندیم هەبووە بەڕێی من حەق نییە کورد پشت ببەستێ بە دەرەوە تەسەور بکات کێشەکەی لە دەرەوە چارەسەرە بێ و ئەگەر ئەمریکا و ئێران تەماشاکەی ئەوە دژی ئێمەن دژی کوردن نەکرد دژی ئێمە چونکە ئەوی دان بە مافی کوردی خۆی نەنێ ناتوانێت دۆستی کوردی ئەو بەری سنوور بێ ئەوە لە لایەکی ترش ئێمە تاقیکردنەوەمان لەگە ئەمریکای کۆن تاقیکردنەوەی تاڵە هەر لە مەهاباد و بیگرە تا حلفی بەغا تا ساڵەکانی 75 کە من خۆم تایە بووم و لەو وەختەوە من ئەو قەناعەتم پیا کردووە کە نابێ پشتیان پێ بەستین اینجا لە پاشا دێنسە هەشتاکان 80 تا 88 لەگەڵ سەدام بوون لە ئەنفال لەگەڵ سەدام بوون لە کیمیایی باران لەگەڵ سەدام بوون و بە هەموو شێوەیەک پشتیوانیانە کرد اینجا نەوەتەکان اینجا نەوەتویەک اینجا ساڵەکانی تریش یعنی بە قەناعەتی من تەجروبەیەکی ڕوون و باشمان نییە لەگەڵیان لەبەرەوە بە قەناعەتی من دەبێت دەرز لەو تەجروبانە وەرگین بەداخەوە ئێمە دەرز وەرناگرین و تەماشای ڕابردوومان ناکەین و لێکی نادەینەوە چای پاتیان نەخشێنین
و هەروەها لێکۆڵینەوەی ورد ناکەین بزانین چی قەوماوە بۆ قەوماوە لەبەر زۆر جار خوێندنەوەکانمان هەڵەیە و تووشی هەمان زەرەرە بین کە کۆن تووشی بووین لە هەمان لایەن تەڵان بەڵێ بەس ئەوەی کە بەڕێز لە ساڵی هەفتاکان بەشدار بووی یعنی ئەو کاتێک کە بڵین پشتی ئەویان بەدا هیچ و توێژێکیان نەکرد و پێشتر ئاگاداریەک پێتان بڵێن کە شتێکی وا ڕوودەدا شۆڕش هەرس دێنێ یاخود بڵین وڵاتانی زلهێز پشتگیری پشت لە قەزەی کوردی دەکەن هیچیان بێەوە نەوت بوو لەو بارەیەوە نەخێر ئەوان کاتی خۆی مە پەیوەندێکی نەهێنیمان لەگەڵ ئەمریکیەکان هەوو لە 1972ەوە و ئەمریکیەکان تەبعاً دیار بوو بە قسەی شا ئەو پەیوەندیان کردبوو و نەشیانە شاردەوە بە حەقیقەت لەبەرەوەش بە پێی شا ڕەفتاریان لەگەڵ ئێمە کرد وەختێ شا بەرژەوەندی لەوە بۆ ڕێکەوتنی جەزایری کرد ئەوانەیان زانی و دەوریان زۆر بوو لەوە بەڵام هیچ نەبێ ئەوەنە ئەخلاقیان نەبوو کە پێمان بڵێن ڕێکەوتنێکی وا ڕوەدا ئێوەش حسابێک یاخود عیلاجێ لە خۆتان بکەن یعنی ئەو ئەخلاقەشیان تیانە بوو لەبەرەوە بەڕێی من ئیتر ئەوانیش بەشێ بوون کە شاوتی بوەستن هەموو وەستان کەس نەما لە ئارنە ئەوان ئیسرائیلی نەخەڵقیکە کوردیان بە تەنها بەجێهێشت و کورد فرۆشرا لایەن شاوە و ئەوانیش هەموو ئاگادار بوون و هاوکار بوون لەوە و بە قەناعەتی من ئەوە دەرسێکە کە ئەبێ دەرسی لێوەرگرین من خۆم شخصی لە 75ەوە ئەو ڕێیانم بۆ دروست بووە چکە لە ناو ئیشەکا بووم بەڵام برادەر هەیە کە تا ئێستاش ممکنە خوێندنەوەی هەڵەی بۆ ئەمریکا هەبێ و ئەو هەموو تەرجوبە خراپانشمان هەبووە ڕەنگە دەرسی وەرنەگرتوێیان بەڵێ بەس کاگی تۆر سەبارەت بەوەی کە دوای ئەوەی کە پشتیان بەردان ئێوە گلەیتان کرد هیچ سۆکارێکیان پێوتن سەبارەت بەوەی کە بۆ پشتی کوردیان بەردا کە پێشتر بە حیساب بەنیاز بوون هاوکاری بکەن یا خوار وەکو کارتێکی فشار ئێستاش سەیری کێشەی کورد دەکرێت ئێمە تەبعاً گلەیمان کرد بەڵام ئەوان وایە نیشانە کە ئەوان ئاگایان لە تەفسیلاتە نییە بەس درۆیان کرد ئاگایان لێ بچکە خودی سێنەتۆر و جەماعاتی تر لە ئەمریکا لیژنەیان دروستکرد بەحسی وەزعیان کرد ڕخنەی زۆریان لە حکوومەت گەرکەوە بۆ بێئەخلاقیە لەگەڵ کورد ڕەفتاری کردووە بەڵام ئەوان وایەن وە تەبیعی و وتیشیان وتیان ئێمە کاتی خۆشی وتومانە لە داوای شا پەیوەندیمان لەگە کورد کردووە کە شا تەواو بوو ئێمەش پەیوەندیمان تەواو بێ ئەوانەشیان باس کرد یعنی لەو بارەیەوە بەڵام هیچ نەبێ وەکو هێزێکی گەورە دەبوو یا پەیوەندیەکە نەکەن یا کە کردیشیان و دییان شا تیجارەت بە ئیشەکەکە هیچ نەبێ پێشێکی ئاگاداریەکی کورد لابەلایە ڕاستە و خۆ بکردایە تا کوردیش تووشی ئەو کارە ساتە نەبێ ممکن بوو عیلاجە لە خۆی بکە بەڵ ئەی سەبارەت بە دۆخی ئێستا کە بەڕێز ئێستاش وڵاتانی زرێز بۆ چونیان وایە کە لە ڕووی سیاسی وەکو میلەتێک مامەڵە لەگەڵ کورد ناکەن یاخود بڵێن ئەوەی کە لە شەڕی داعش ڕوویدا زۆر جادایان کوردەکان جەنگاوەری ئازان یعنی وەکو جۆرێک لە بەکرێگیراویش زۆر جار سەیری کوردیان کردووە کورد بەڕاستی ئەوان چۆن تەماشاکەن ئەوان ئەڵێن عێراق هەیە تورکیا هەیە ئێران هەیە سووریا هەیە کورد بەشێکە لە وڵاتانە ئەو وڵاتانە قابلی دابشکردن نین معنایە کورد هەربێت لە وڵاتانە بمێنێتەوە و دەبێت کێشەی خۆی لەگەڵ حکووماتی ئەو وڵاتانە چارەسەر بکە و ئەڵێن فەرمو ئێوە تەماشا بکەن لە تورکیا هیچ مافێ بۆ کورد نییە لە دەستورە لە ئێرانیش نییە و لە سووریاش نییە ئێوە لە عێراق لە دەستورە ماف بۆ کورد نووسراوە دەبێ هەوڵبان لەگەڵ بەغا کێشەتان چارەسەر بکەن بەڵام بەغا ئەوەیە کە نایکە و نەی کردووە و ئەوانیش 12 ساڵ بە هەموو قوتیان لە عێراق بوون دەورێکیان نەدی لە بەینمان کە بتوان ئەو کێشان چارەسەر بکەن لەبەرەوە ئەو تەماشا دەکا وەکو پێکهاتەیەک لە عێراق نەک وەکو میلەتێ وەکو نەتەوەیەک و نەکەرەوە بەڵکو لە تورکیا لەگەڵ حکوومەتە دژی پەکەکە و دژی کورد شەڕەکە ئەو لەگەڵ شەڕەکەیە شەریکی شەڕەکەیە
لە ئێران هیچ حسابێ بۆ کوردی ئێران ناکە ئەگەرچی زۆر دژی حکوومەتی ئێرانیشە لە سووریا ژەبینن حسابێکی وایە نییە ئمڕۆ لەوێن لەبەر نەوتەکە ممکنە سبەی بکشێنەوە نازانی لەبەرەوە بەڕێی من جێی متمانە و پشتیوانی نین پشتیان ناتوانانی پێبەستی ڕاستە پەیوەندی هەربێ هەبێژکە لەگە وڵاتی وە مەرحەبا هەربێ هەبێ ناتوانانی تۆ نەیکەی بەڵام پشتبەستن شتێکی ترە و ئەوان چونکە ئەو وڵاتانە بە یەکگرتو ئەزان و نابێت دابەش بێ سابی کورد وەک پێک هاتەیەکەکەن لە عێراقا با بڵێن و دەڵێت تۆ پێک هاتەی لە عێراقا لەگە عێراق کێشەی خۆ چارەسەر بکە و زەمانی تۆش دەستوری عێراقا زۆر جار ئێمە داوامان لێکردوون کە زەمانەتێک بۆ کورد بێ ئەڵێ زەمانەتەکەتان دەستوری عێراقا. باڵ باش کاکتۆر بە سەبارەت بۆی کە لەو کاتێک کە چەند جارێک هێرش کراوەتە سەر هەولێر بە فڕۆکەی بێفرۆکەوان بەڕێزت داوت کردبوو کە ئەمریکەکان فڕۆکەخانەی هەولێر بەجێ بێڵن بۆچی بەڕێزت وەکو یەکەمی سیاسی و داواکاریت هەبوو کە لەوێ دوور بکەون و لە فڕۆکەخانەی هەولێر هۆکارەکەی چی بوو؟ من بەڕوونی باسم کرد لە زۆر شوێن لە زۆر میدیا لە زۆر شوێن وتم عیلاج ئەوەیە ئێمە لێ ئەدرێن چونکە ئەوان لەوێن یعنی ئەوانەی کە لیان داوە هاتوون لە ئەمریکی بدەن نهاتوون لە شاری هەولێر بدەن یا لە هینیە بەس ئەمریکی کامپەکەی لە فڕۆکخانەکەی تۆیە لەبەرەوە ئاڵێن لە فڕۆکخانەی هەولێر بەڵام خۆی لە ئەمریکا بووە من وتم ئەمریکیەکان مادام دیفاع ناکەن لە خۆشیان لیان دراوە یەک دوو جار هیچیان نەکردووە بۆ ئێمە باجەکەیان بدەین با دوورکەونەوە لە فڕۆکخانەی هەولێر بچن لە شوێنی تر بن دوور بن بۆی فڕۆکخانەکەی ئێمە باجی ئەوان نەدات درۆنێ ڕۆژێ لە فڕۆکخانەکە بدات چیە قەومێ لەبەرەوە من بەڵێ ڕێیم وا بۆ ئێستاش ڕێیم وایە کەوا سەرکردایەتی هەرێم داوایان لێ بکە لەوێ نەمێنن دوورکەونەوە مادەم دیفاع لە خۆشی ناکە تەڵەن دیفاع لە تۆش ناکە لەبەرەوە بۆ لەوێ بێ بۆ من باجی ئەو بدەم ئەوە هەمیشە ڕێی من بۆ ئێستاش ڕێی من وایە و قەنەعەتم پێ هەیە تەڵەن. باشە بەس سەبارەت بە هێرشەکان و بەکشانەوەی ئەمریکاش پێت وایە ئەوەی کە لە ئەفغانستان ڕوویدا ئەمریکا لە عێراقیش بکشێتەوە کێسە بڵێن کازمیش بەنیازە 26 مانگ بچێ هیچ بۆ چون دوایە لە داهاتوویەکی ئەگەر نزیکی نەوێ دوور هەمان سیناریۆ دووبارە بێتەوە سەبارەت بە کشانەوەی هێزەکانیە؟ بەڵێ دوور نییە چونکە لە زۆر وڵات ئەمەیان کردو ئەو وڵاتانی شەڕی تایە مەسێسا لە ئەوروپا هەن ناکشێنەوە چونکە هیچ شەڕ و شۆڕ نییە و حکوومەتەکانی ئەوروپیش موافقن بەڵام لە ئەفغانستان یا لە وڵاتی تر لە سووریا یا لە عێراق یا لە وڵاتانی کە شەڕی تایە لە ڤێتنام وەختی خۆی کە دیتان بەڵێ ئەوان نایشارنەوە ئەڵێن ئێمە ناتوانین لەو ناوچانە بین هەتا ئێمە شەڕ بین چونکە نابڕێتەوانە لەبەرەوە زۆر جار احتیمالی کشانەوەیان زۆرە و ئەفغانستان کشانەوە تەسلیمی تاڵەبانیان کرد خۆشیان نەزان تاڵەبان چییە بەو شێوەیە وەختی خۆی لە ڤێتنام کشانەوە تەسلیمی شیوعەکانیان کرد و تەبعاً بوون بەهۆی ئەوەی کەوا وەزع بگۆڕێ لەبەرەوە ئەو احتیمالە لە سووریاش هەیە لە عێراقیش هەیە دەبێ حسابی ئەوە بکەین بەرژەوەندی خۆیان تەماشاکەن ئەگەر دییان بەرژەوەندیان لەوایە بمێننەوە ئەمێننەوە بۆ ماوەیەک ئەگەر دییان بەرژەوەندیان لەوانە ئەکشێنەوە جاری واشیار پێشت ناڵێن و لە پڕە کشێنەوە و تۆ تووشی وەزعێکی یعنی وابیە پەشۆکی نازانی چۆن بەرەنگاری بیت. باشە بەس پێت وایە دەبێت چی هەرێم بێ چی عێراق بێت چۆن خۆی ئامادە بکات بۆ ئەو کشانەوە لە ڕووی لە هەرێم دەبێت چۆن خۆی ئامادە بکە عێراق پێت وایە ئەگەر لە داهاتوویەکی نزیکیشدا نەکشێنەوە دەبێت چۆن ئامادەکاری بکرێ بە بۆ چوونی بەڕێزە؟ بەلای منەوە لە عێراقا تەمعان وەزعەکە جیاوازە عێراق شیعەکان حکومیەکەن شیعەکان لەگە ئێرانن ئەگە ئەمریکا بکشێتەوە ئێران باڵا دەست دەبێ ئێران دەوری زیاترە بێ لە عێراقا و بۆ شیعەکان باشە خۆیان داواکەن ئەمریکا بکشێتەوە بەڵام بەنسبەت کوردستانەوە جیاوازە کوردستان دەبێ هەوڵ بدا ئەگەر پێی بکرێ
بەڵەنسێ ڕاگرێ لە بینی پەیوەندیەکانی لەگە ئەمریکا و لەگەڵ ئێران چونکە سیران ملمناریەکە لە بینی ئەو دوایە طبعاً و ئێران تەسەورە کاکەوە کورد زیاد ڕۆیوە بەرەو ئەمریکا و بەرەو تورکیا لەبەرەو ئەبینی ئەو لێدانانەی کاکرێ لە کوردستان ئێران ئاگدارە طبعاً و پەیوەندیشی پێوە هەیە لەبەرەوە ئێمە سنوورێکی درێژمان لەگەڵ ئێران هەیە و ئێران سیاسەتی بەرامبەر کورد باش نییە نە کوردی خۆی نە کوردی دەرەوە واتوانێت زۆر لێ بدا لەبەر بێ بریابی بەهۆی دواکەوت پەیوەندی لەگە ئەمریکا ئەو باجانە نەدەی کە ممکنە لە ئێران و لە غەیری ئێران تووشت بێ ئەو لێدانانە لەبەرەوە بێ بەڵەنسێ ڕاگری لەو بینە حسابەکە بۆ هەردوو لا بکەی و بزانی کامە زەرەرە کامە قازانجە و ئەگەر ئەمریکا بمێنێتەوە تۆ هەر باجی ئەدێ وەکو ئەبینین بژڕوا ممکنە وەختە ئێران باڵا دەرز دەبێ بە ئێران لەو لاوە و حکوومەتی بەغاژ لەم لاوە کە لەگەڵ ئێرانە لەو بێنا بە هەردوو لا زۆرە توان زەرە لێ بدەن دەبێ ئەوە حسابی وردی بۆ بکرێ و هەوڵ نەدەین بە شێوەیە ڕەفتار بکەین کە باجی پەیوەندیمان لەگە ئەمریکا بدەین مەگەر بە تایبەتی کە ئەو پەیوەندیە هیچ زمانەیەکی بۆ ئێمەتیان نییە تا ئێستا زمانەیەک بۆ دو ڕۆژیان باشە بەس چۆن بە بۆ چوونی بەڕێزدە و باڵنسەی کورد دەتوانرێت چۆن باڵنسەکە ڕابگرێ لە نێوان ئێران و ئەمریکا بەچی دەکرێمە؟ وەڵاهی ئەگەر کوردیە گرتوو بێ و بەیەکەوە بن هەموو حیزبەکان و لایەنەکان و ئەوانەی کە کار بەدەستن دەتوانن دیراسەتێکی وردی بکەن چی بکەن چی نەکەن ئەتوانن شتێ دروستکەن لەو بارەوە بەڵام ئەگەر وەکو ئێستا بێ هەر حیزبە بۆ خۆی ئیش بکە و حیزبێکیش هەر حیزبەش پێ خۆش بێ حیزبەکەی کە تێکچێ کێشەی هەبێ لاواز بێ وەکو ئەبینین ئەمە بەم حیزبانە هەر بەتەنها بە سیاسەتی حیزبی تەسک نابێت چونکە ئەو دەوڵەتانە حسابی حیزبێ بۆ تۆکەن بەڵام ئەگەر یەکگرتوو بین کورد بکەین بە چوارچێوەی خەباتمان و بە پێی بەرژەوەندی کوردستان بجوڵینەوە ئەتوانین ئێمەش وەکو پێک هاتەیە وەکو نەتەوەیەک حسابێ بۆ خۆمان بکەین و بزانین چۆن ڕەفتارەکەین بە یەک دەنگ ڕەفتار بکەین لەگە تورکیا لەگە ئێران لەگەڵ بەغا ئەو کاتە توانین ئەو زەرەی توشمانە بێ کەمی بکەینەوە بێگومانیان باشە بەس کاک تۆ ڕۆژێک لە ڕۆژان هیچ پرسوراوێژێکیان لەو بارەی و لەگەڵ بەڕێستان کردووە بەڕێستان ئەزمونێکی زۆرتان هەیە لە گفتوگۆکان لەگەڵ بڵین ڕژێمی ئەو کاتی عێراق و لە ڕێکەوتنامە 11 ئازار و لە گفتوگۆ لەگەڵ ئەمریکا وڵاتانی تر و هەتا لەگەڵ وڵاتانی تریش هیچ پرسوراوێژێک هەیە بە خەڵکانی وەکو جەنابەت بۆ ئایندەی هەرێم؟ وڵی جا ئێمە یەکتری تەوان من هەموو حیزبەکان ئەبینم یعنی وە لەگەڵ پەیوەندیشم باشە لەگەڵ هەمویان هیچ کێشەیەکم نییە لەگەڵ هیچ حیزبێ و جار یەکتریشمان دیوە قسەشمان کردووە باسیشمان کردووە و ڕێی خۆشم بەڕوونی وتووە و من ڕێی خۆشم بەڕوونی لە میدیاکانی ژوتووە نەک مەسەلا هەر بڵێ لە کۆبوونەوەکانی ناو ژوورەکان ئەیتر چەند حسابیان بۆ کردووە یاخۆت جوان لێگرتووە یا پەیڕەویان کردووە یا پێیان باش بووە ئەوە ئەمێنێتەوە سەر بۆ چوونی خۆیان تەواو بەڵێ دکتۆریان ناوبڕێکمانەیە دوای ناوبڕەکە دەگەرم بۆ لای بەڕێز لەسەر کشانەوەی سەدریش لە هەڵبژاردن قسە دەکەین سوپاسان دەکەین بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵاتە جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاک دکتۆر ئەگەر بینە سەر مەسەلەی کشانەوەی سەدر لە هەڵبژاردننی پێشوەختەی پەرلەمانی عێراق کە پێنجشەمەی ڕابردوو بڕیاریدا بکشێتەوە پێ دوایەوە تاکتیەکی سیاسیە و دوجار دەگەڕێتەوە یاخود کاریگەریەکەشی چی دەبێت؟ خۆی مەڕاستی سەدر وەکو ئەڵێن ژمارەیەکی زەحمەتە لە معادلەی عێراق لە وەزعی عێراق ینی پاشەوە کێشەیەکی تریشی هەیە ئەویژەوەیە کە خۆی بریارەدا ینی بە تەنها جەماعەتەکەشی هەموو لەگەڵین هەر بریارێ بدا تەوان ئەوەش
شێوەیەکی ترە بێ ڕاوێژ و بێ ئەو شتانە وابزانم ئەو لەوە ئەچێ ئەو وەزعی بەدڵ نەبوو بێ ممکنە سوالیان کردووە لەم لاولا چۆن بەتەما بوون وتیان ئێمە لە هەڵبژار بەشدارە بین زیاتر لە 100 کورسی دێنین و ئەبێ سەرک وەزیران لە ئێمە بێ لە ئایندا ڕەنگە پرسیاری ئەم لاولایان کرد بێ وەزعیان تەماشا کرد بێ هەڵیان سنگان بێ کە نەتوانن ئەوە جێبەجێ بکەن و کێزەی تر هەیە لایەنی تر هەیە بە شێوەی تر تەماشایان کردویان ڕازی نەبوون لە وەزعەکە و دیویشیانە وەزعەکە بەرەو خراپترە ڕوا لە هەموو ڕوویەکەوە لەبەرەوە ئەو هەنگاوەی ناوتی ئەکشێمەوە طبعا مەبەستی دوو مەبەست بەڕێی من لەم هەنگاوە هەیە مەبەستێکیانەوەیە کەوا ئەوەی کەوتم بۆ ئەوەی تووشی شکان نییە وەزعێ ناو هەڵبژاردن نەبێ کە زۆر دوور بێ لەوەی ئەو بەتەمای بوو دووەمین احتیمالە تەماشای کردبێ جادە ئێستای ئەو نییە وەکو جاران دەسەڵاتی تەواوی نییە کێشە هەیە لایەنی تر هێزی تر پیا بوون ممکنە بەم هەنگاوە فکرێکی وایە هەبێ کە ممکنە بگەڕێتەوە بەهێزەوە بۆ جادە بۆ خەڵق داوا بکەن لێی کە بگەڕێتەوە و بتوانێ وەزعی خۆی بەهێزتر بکە تەمان ئەوەشیان نازانین ئەگەڕێتەوە یان ناچکە تا ئێستا ئاڵێن ناگەڕێتەوە بۆ پرۆسەی سیاسی و بۆ هەڵبژاردن بێگومان باشترە ئەگەر بەشدار بێ بەڵام ئیتر ئەوە بریاری خۆیەتی کەی گۆڕێ دیسانەوە پەیوەندی بە شخصی خۆی وایە بەڕاست باشە بەڕێز ماوەیەکی زۆریش لە عێراق بووی لەگەڵ سەدرەکانیش هەڵسوکەوتت کردووە بڵین کەسایەتی مختەرا سەدر کەسایەتێکی چۆنە ئایا دەچێتە چوارچێوانەی کە دەڵێن پۆپۆلیست و ئەوان کە شەقام بقۆزنەوە بەڵێ هەمە خۆزانی کەسایەتەکەی ئەوڕان لە ڕووی ئاینیەوە گرنگە چونکە ئالی سەدرن سەدرەکان ناوشیعەکانە زۆر گرنگن نسبەت عێراقەوە و اعتیبارەکەم بە شیعەی عەرەب کە لە عێراقا ممکنە حەکیمیەکان حساب بکرێن کە تۆزێمە لەو ئێران و ئەوانەیان هەیە سەدرەکان دەوریان هەیە لەبەرەوە ئەو کەپیتاڵەی هەیە ئەو ڕابردووی هەیە کە سوودی لێوەرگرتووە دووەمین خەڵقێکی زۆریش هەیە ڕاستی سەدر چەندین جاردی وتانە خۆپیشاندانی کردووە ملیۆنێک کەس یەنێ خۆپیشاندانی پێکە ئەوە هێزەکانی کە نەیانتوانی ئەوە بکەن و ئەوی لەگەڵیشین هەمووی هەرچی بڵێ لەگەڵین بێ ملاقەشە و بێ قسەکردنەوە تەمان ئەوەش هێزێکی داوەتێ لەبەرەوە بڵێ دەوری هەیە ڕۆڵی هەیە ئەهەمیەتیژی هەیە بەڵام دیارە لەم دوایە هەستی کردووە ئەو ڕۆڵە کەمتر بووە لەبەرەوە بەم تەکتیکە کاڵەیەک شێمەوە ئەمە ممکنە فکر لەوە بکاتەوە کە وەزعی بتوانێت باشتر بکە هەموو لایە پێ بڵێن بگەڕێرەوە و چۆن بێ ئەمانە احتیمالی ئەوەش هەیە لەبەرەوە یاریکەرێکی گرنگە لە مەیدانی عێراقا و دەوری خۆی هەیە بێگومان یانی باشە بەسکاوی تۆرەوەی کە بەڕێز وتت سەبارەت بەکشانەوەکەی چەندە پەیوەندیشی بەوەیە کە وەزارەتی کارەبا لە پشکی سەدرریەکان بوو دەستی لە کارکێشا وەزارەتی تەندروستی بە هەمان شێوە لە سەدرریەکان بوو دەستی لە کارکێشەوە کە ئاگرتێ بەدانی نەخۆشخانەکانی کۆرۆنا لە بەغدا و لە ناسریە ناوەندی پارێزگای زیقار هەبوو بەڕێوەبەری بانکی ناوەندی لە پشکی ئەوانە کە دۆلار بەرز بۆتەوە یعنی دۆخی خراپە و ئەو بۆیە بڕیارێکی لەو شێوەیدا ئەوەش هۆکارێکە یعنی بێگومان هۆکاری سەرەکی نییە بەڵام هۆکارێکە ژووکەوە حساب کرا ئەوان نەڵێن ئێمە لە وزارەتی کازمی هیچ وەزیرمان نییە ممکنە بە ڕسمی پێشکەشیان نەکرد بێ بەڵام خەڵق خەی لەگەڵیانە وزارەتی تەندروستی لە 2003ەوە سەدرریەکان ڕۆڵی ئەساسیان تیا هەیە وزارەتی کارەباش ڕۆڵی ئەساسیان تایە موەزەفیان هەیە وەزیریان هەبووە ئەوە هەبووە لەبەرەوە لەو دوو وزارەتەکە ئەو کێشەی پیا بوو تەمان ئەوەش تاسیری هەیە لەوەی بۆ ئەوەی زیاتر تەحملی مەسئولیەت نەکەن خۆیان بکشێننەوە لەوە چونکە تاسیری هەیە و پاشەوە بەڕاستی سەدر لەگەڵ کازمی عەلاقەی باشە و زۆر ڕێیوا هەبوو کە لە هەڵبژاردن بەشداری کرد کە
بەتەمایە ئەگەر سەرکەوت جارێکی کە کازمی بکاتەوە بە سەرک وەزیر تەمەنەوەشی هەیە ممکنە حسابی ئەوەی کردووە کە کازمیش لە ئیشەکانیە سەرکەوتو نەبووە و نەیتوانی و بەرەنگاری ملیشیات بێن نەیتوانی و محکەمەی بکوژەکان بکە نەیتوانیوە گەندەڵی بنبڕ بکە زۆر شتە بۆ نەیتوانی و بیکە لەبەرەوە ممکنە حسابی ئەوەشی کرد بێت چونکە وتی لە قسەکەی کە خۆی کشانەوە هەبژاردن وتی لەمە دوام من پشتیوانی حکوومەتی کازمیش ناکەم یعنی خۆی لەو مەسئولیەتەش کشانەوە. باشە بەس سەبارەت بە ئەگەری شەڕی ناوخۆ لە نێوان لایەنە شیعەکان هیچ ئەگەرێکەیە ئەگەر هەڵبژاردن دوا بخرێ یاخود ئێستا جۆرێک لە تیرۆرکردنی هەندێک کاندیدی بڵێن هەڵبژاردننی شەبوو شەڕی ناوخۆی ناو شیعە ئەگەرێکی دوورە یاخود پێشبینی کراوە بۆ چوونی بەڕێزێ؟ لا بڕوا ناکەم ئەگەرێکی نزیک بێ ممکنە کێشە هەبێ لە بینیان بەڵام شیعەکان دوو فیلتەریان هەیە کە مەنعی ئەو ئەگەرەکە یەکێکی مەرجعیەتە هەرچی چۆنێ بێت دەوری هەیە و حسابێکی بۆکەن سستانی مەبەستم ئەوی تیژ ئێرانە زۆر جار کێشەیان هەبوو لە ئێران چارەسەریان کردووە لەبەر احتیمالی ئەوەی کە بەلاماری یەک بدەن و کوشتار بێ دوورە و ناشیانەوە حکومەکەیان لە دەست بچێ هەر چۆنێ خلافاتیانە بێ ئەو حکومەی کە چەند سە ساڵێک هەر بەدەستچوونەوە بۆ ئێستا کەوتووەتە زەمان ناوێن ناویان بچێ لەبەرەوە لەبەر ئەو هۆکارانە من بە دووریە بینم شەڕ و شۆر لە بینیان هەبێت. بەڵێ بەس سەبارەت بە هاوپەیمانەتی بڵین سەدر کە پێشتر لەگەڵ پارتی دموکرات وتوێژ هەبوو و پێشتر یەکێتی لەگەڵ فەتح و لایەنەکانی تر وتوێژیە بوو پێ دوایە هیچی بەسەردێ دۆخەکە مادام سەدر کشاوەتەوە و لەگەڵ هەندێک لایەنی کوردیش گفتوگۆی هەبوو لەبارەی هەڵبژاردنەکانەوە؟ بەڵێ بۆ لایەنی کوردی باش نییە بە قەنەعەتی من بۆ هیچ لایەنێک چونکە کورد نابوو دوو حیزبی سەرەکی یاریەکە بچێ لەگەڵ یەکێ سەدر و یەکێ ئامری ئەوانیکە باش نەبوو ئەگەر یەکگرتوو بوو نابێ یەکەوە بچوونایە تەحالوفاتیان بکردایە و هەروەها محاولەشیان بکردایە لە ناوچەکانی 140 لیستە بێ لە بینی هەمویانە چونکە ئەم شتانە گرنگە بۆ دەنگیان لە چیز نەچێ بەڵام بەداخەوە بەو شێوە ڕەفتاریان نەکرد مادەم ئیشەکە بوو بە حیزبی ترە حیزبە بۆ خۆی بە سەربەز دەزانێ بەڵام هەڵەیان کردووە و بەڕێی من زەرەریشی لەکەن لەو پەیوەندیانەی کردویانە و ئەمەی سەدریەکێکە لەو زەرەرانەی کایبینن. باشە ئەی سەبارەت بە سوونەکان کاگدکتۆر باردۆخیان باشە چونکە باز لەوە دەکرێت کە پێشبین دەکرێت سەدر 30 کورسیەکی پەرلەمانی بەرز بێنێ بەرامبەر سوونەکان لە ماڵبژاردنە کورسیان زیاتر بێت هیچ شتێکی وا لە ئارادایە کە سوونەکان دۆخیان باشتر بێت لە ماڵبژاردنە؟ وڵای ئەوە نازانم چونکە سوونەکان چەند تاقمێکن یعنی یەکگرتوو نین سوونەکان وەکو شیعەکان یەکگرتوو نین مەرجعیەتێکی یەکگرتویان نییە وڵاتێن نییە پشتیان بگەی وەکو ئێران بەڵام ببینی خۆشیانە کێشیان زۆرە چەندین تاقمن چەندین لیستن چەندین جەماعەتن لەگەڵ یەکگرتوو نین لە چوارچێوەیەکە وە کوردیش نین چونکە کورد ناکۆچەیە بەڵام کەمترە لەبەرەوە بەڕێی من نازانم تا چه حەدێ پێشەکەون بەس بڕوا ناکەم زۆر سەرکەوتوو بن چونکە کۆنیش لە هەڵبژاردنەکانە دیت پاش هەڵبژاردنەکان هەندێکیان خۆیان هەڵواسی بەم لایەنە شیعە هەندێکیان خۆیان هەڵواسی بە لایەنی شیعە تەقریبەن بوون بە پاشکۆی شیعەکان و لەوەش زەرەریان کرد بە قەنەعەتی من سوونەکان نازانم بە ژمارە ڕەنگە هەروەکو کۆن بن بەعتیبار ناوچەکە معلومە و ژمارەی کورسیش معلومە بەڵام ئایا پێگەیان بەهێزە بێیان نا ئەگەر بەو پەرتەوازەیە بن وەکو ئێستا بڕوا ناکەم زۆر توانم پێگەیان بەهێز بکەن. باشە کاکتۆر دواپرسیارم سەبارەت بە دۆخی هەرێم وەکو دواپرسیار ئێستا مەسەلەی گرفتی موچە هەیە خزمەت گوزاریەکان هەیە پەرتەوازەی لایەنەکان هەیە پێ دوای بەم حاڵەوە دۆخی هەرێم چی لێ دێ و باز لە مەترسی لەسەر قەوارەی هەرێمیش دەکرێت؟ وڵای بەڕێی من هەرێمە بێ هەوڵ با یەکگرتوو بێ یعنی
من ئێمڕۆ پیرۆزبایەکم دەرکە بە مناسبەی جێژنی قوربانی پیرۆزەوە ئەم پیرۆزبایش لێرەوە لە هەموو کورد و عێراقی و هەموو موسڵمانانەکەم بەو بۆنەیەوە من داوام کردووە کە هیچ نەبێ لە مناسبەیەکی وا یا پێش مناسبەی وا بەشتی وا هەوڵ بن یەکگرتوو بن و هەمیشە هاوارمان کردووە پێشمەرگە بکەن بە یەک ئاسایش بکەن بە یەک پۆلیس بکەن بە یەک چاکسازی یعنی جەزری بکەن یعنی بنەڕەتی و ئەساسی بکەن و لە عینی وەختا بەربەرەکانی گەندەڵی بکەن و حاولە بکەن کێشەی موچە و ئەوانە چارەسەر بکەن ئەوەی کە ئێستا هەمووی کێشەن ڕۆژانە بازەکرێ خزمەت گوزاری مەسانەی کارەبایە ئاوەش ڕاستە لە عێراق باشترە بەڵام زیاتر باش بکرێ لەبەرەوە پێویستی بەو شتانەیە هەرێم ئەگەر بیەوێ پێگەی باشتر بێ ئەگەر بیەوێ بتوانێت دەوری لە عێراقا بەهێزتر بێ دەبێ ئەو شتانە بکە چونکە ئەگەر ئەو شتانە نەکا و بەم شێوەی ئێستا بمێنێتەوە بەلای منەوە هەر بەلاوازیە مێنێتەوە و سیاست هەر حیزبی ئەبێ چوارچێوەیەکی کوردی پێویست دروست نابێ و ئەو نەبوونی چوارچێوەیەش وای لێکا کە خەڵقیش وەکو حیزب و حیزب تەماشایان بکە حسابێکی گەورەیان بۆ نەکە. بەڵێ سوپاس دەکەین کاک دکتۆر مادوومان کردی سوپاس دەکەین کە بەردەوام هاوکارمانی خی گەورە لەش ساغت کە سوپاس دەکەین سوپاس بۆ ئەوی بینەرانی بەڕێز تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ.